مرسی دەستی شما دەردە مرسی باش مرسی سڵاوتان لێبێ خۆشەویستان لێرە خواردنی هەموو ناوچەکانی ئێران لێرە هەیە هەر پارێزگایەک و خواردنی تایبەتی خۆی هەیە ئێستا هاتوون خواردنی خوراسان دەخۆین ئەوە خواردنێکی تایبەتی خوراسانە کە لە ناوی گۆشت و پەنیر و ئەو شتانە هەیە ئەوە کەبابی هەیە و لێرەش چاپەستی ڕەشی کوردەواری هەیە کە ئەگەر بتەوێ چا بخۆی لەو بەری شیرینی هەیە لێرە چای بە ڕەژوو هەیە ئەگەر بتەوێت چای بە ڕەژوو بخۆی لێرە شیرینی هەیە لەناو ئێران ئەو بازارە مەحەلیانە ئەو بازارانە زۆر هەیە کە ماوەیەک دەیکەنەوە خەڵک دێ لێرە شتی دەخوا و پاشان دەیبند بۆ شوێنێکی تر وە خواردنی جیاوازی هەیە وەکو ئەوەی هەموو ئێران گەڕابی ئەوەندە خواردنی خۆشیان هەیە خواردنەکانیشان زۆر زۆر بەتامە سەبا ئەوە تاقیکەین و بزانم ئەوە تامی خۆشە خۆش نییە بسمیلە ئەوە قیمەتێدایە لەگەڵ پەنیر خواردنێکی خۆراسانیە خۆراسان دەکەوێتە نزیکی ئەفغانستانەوە بەڕاستی خواردنەکان زۆر زۆر خۆشە ئێستا چایەکی بە خەلووزیش دەخۆن هیوادارم ڕۆژێک بێنێ ئێرە ئێرە شەقامی کشاڤەرزە لە ناوەڕاستی کاران زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ گەلێک مەمنون خداحافظ. Yes, safe.